به هوای عشقی دل بپروشم وینای پروانه بپروزی خوشم عشقی پیرازم زور پرخروشم او عشق عشقی ولاتا ولاتا وطن روحم فداتا 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 نسيمة بينا عطر وعبيرة ديما نجوانا وخوشة ودلجيرة زي خدانا يدور خاك دكسيرة أي خدام خاك تشنجوان تشنجوان تشنجوانا أم باشتر جهانا 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 بلبلی باغی خاکی کردمه کوان جادم لکردستانه بویا خوینم بنیشتیمانه ای خدا باغ چند خوش چند چند خوشه همدن آدنگی سروشه 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 ای خدا باغ چند خوشه چند خوشه چند خوشه همدن آدنگی سروشه سروشه
ئەی دەستان خۆش بێ و دەنگی تۆش دەستان خۆش خۆش بێ بێ و دەنگی تۆش خۆش بێ کاکەمە بەس بەخێر بێ سەر زۆر چاوان زۆر بەخێر بێ کاکمەبەست زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لە لای ئێمە ئامادە بووی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ کامیشە تۆ لە پرۆگرامەکانی دەستگای میدیای کورساتە چەندین بەرهەمی جوانە لەگەڵ برادێرە ژەنیارەکانە پێشکەش کردوین سپاس بۆ ئەم ڕۆژکە لەگەڵمانای وەکو ڕۆژێکی پشوت کۆمەڵی بەرهەمی جوانمان پێشکەشەکەی یەکەم بەرهەممان زۆر بەچێژ بوو دەستخۆشیش بۆ کاکەوەلی و کاکە ژەنیاریش زۆر بەجوانی لەگەڵ یان ڕۆشتن ئەنجا من پێم خۆش بوو کاکمەبەست شەریف وەکو هەرمەندێک کامڕۆ لە لامان میوانە کۆمەڵی بەرەمی جوانمان پێشکەشەکە و کۆمەڵی گفت و گۆشی لەگەڵا بکەین من لە یەک پرسیارەوە دەست پێەکەم لاە کاکمەبەست ئەڵێن دەنگێکی زۆر خۆشیە پێکمانە بە دەنگێکی زۆر خۆشیە بەڵام زۆر کەم دووە ئیتر نازام کاگۆلیش دوایە بێەوە بتووا باتەوە زۆر کەم دووە زۆر حەزی بە قسەکردن نییە بۆچی؟ سەرەتا سڵاوتان لێبێ بەیانیتان سڵاو. هیوای ڕۆژێکی خۆش و گەشت بۆ هەموو کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە تێبینیەک دەست پێەکەم هونەرمەند نیم هەروەکو خولیا گۆرانی ئەڵێمەوە توانین بڵێن گۆرانی بێژێکیان زۆر باش ئەوە ئەنجاوەکو پرسیارەکەی جەناب ڕاستە من خۆم هەر بە تەبیعەت واهێناومە هەتا ئێستا هەتا ئێستا هەر کەمتر حەزم گوناح نییە ئەو دەنگە خۆشە و پێوە بێ قسە زۆر بکەیت و گۆرانی کەم لە هەر گۆرانی زۆرتر بڵێ دەستە خۆش بێ دەستە خۆش بێ بۆی کە ئەو پیشەیە کە خۆت ئەڵێ من وەکو حەزێکی خۆم گۆرانی ئەڵێ ئەمە زۆر گرنگار تاچێکمان ئیشی خۆمان بزانین هونەرمەندیش بێگومان ئیشی و کاری خۆی کاکەمە بەس من ئەمەوێ دەستپێکی پرسیارەکانی من لەوە دەست پێ بکەم چی وای لە کاکمە بەس کردو بێتە نێو دنیای هونەرەوە وەڵی هەر حەزم بۆ گۆرانی و گوێگرتن لە گۆرانی هەر لە مناڵیەوە وەکو هەموو ئەم میلەتی کورد چۆن گوێ لە گۆرانی ئەگری زیاتر حەزم لە گۆرانی کوردی بووە و ئەیتە وردەوردەکە گۆرانی موتۆتەوە باشە کەسانی دەوروبەرم توانە دەنگە باش هونەرمەندی زۆر دیارمان هەیە بگومان ڕەنگە گوێگرتن لە هەرێکیان تامێکی خۆی هەبێت چێژێکی خۆی هەبێ بەڵام تۆ زیاتر گوێت لە کام هونەرمەنداناگرت و ئێستاشی لەسەر بێ وەڵی من عادەتەن گوێ لە گۆرانی بێژە کۆنەکان هونەرمەندە نەمرەکان وەکو مامۆستا حەسەن زیرەک و مام لێی نەمر و عەلی مەردانی نەمر کەریم کابانی نەمر ئەو گۆرانی بێژە کۆنانە یان ئەوانی کە ئێستا لە ژیانە ماون مامۆستا مەزهەری خالقی مامۆستا عەدنان کەریم و زۆری تر لەو گۆرانی بێژە کلاسیکە ڕەسەنەکان بەتایبەت زۆر باشە ئەمە وەکو حەزی و خولیایەکی خۆت و ئەو هونەرمەندانش بێگومان کۆمەڵە شاکاری زۆر جوانی گەوریان هەیە ئەمە جیاوازەگەر تۆ حەزی خۆ جۆ لەوان گرتووەتەوە گەر لەبەر خۆشتەوە بێ گۆرانێکە دوت بێتەوە بەڵام تۆ دوایی کە هاتیت لەگەڵەوەی کە کۆمەڵە ژەنیار لەگەڵ تایە و گۆرانێکە جارێکی تر ئەڵەیتەوە و ئەبێ لەگەڵ ئەوانە بە شێوەیەکی باش لەگەڵ ڕیتما بڕۆیت و چ شتێک لە تۆیە گۆڕاکەیتر دەستت پێکرد لەگەڵ ئەمانە وەڵا زۆر شت گۆڕانی مەسەلەن مەسئولیاتێکی ترە حەزارێکی ترە هەیە وەکو پێشتر نییەکە بە تەنیا گۆرانی هەڵێیان لەگەڵ برادر و کەس و کارە تۆ حسابیەوەکەی کە خەڵکانێک دانیشتون بە دیارتەوە گوێت لە یەکگرنیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەر شوێنێکی ترا بێ باشترین پێشکەشکی نەرمەندیم بە تەنیا بۆ حەز و خولیای خۆم گۆرانی باشە بگومان کە تۆ زۆر حەزت لە شتێک بوو کە خولیات بۆ بابەتێک بوو ئەتەوێ بۆ من زۆر قوڵبیتەوە تایە تۆ هەوڵی ئەوە داوە کە زۆر قوڵبیتەوە لە گۆرانی وتنا و دوجار ببی بە هونەرمەندیش وەڵایی هەوڵم ما و حەزی شەکەم بوو بەڵام کاتی ئەوێت و ڕاهێنانی زۆرێوێت اینجا هونەرمەندی هەروە ئاسان نییە بەڕاستی هونەرمەندی ئەبێ بەلایانی کەمەوە لە ئالەتێکی مۆسیقا بزانی یان ئیبداع بکەیت ئاوازێک دانی شتێک پێشکەشکی کە جیاواز بێت باشە گفتوگویی وچووکمان کرد لەگەڵ کاکمەبەستا من ئەو ڕۆژی کە پرۆڤەمان کرد ڕاستەکەی ئەوم بەدی کرد کە دەنگێکی زۆر جوانی هەیە بەهرەکەی تایە تەبیانی پرسیارێکم لێ پرسی وتم پرۆژەت چییە پلانت چییە بۆ داهاتوو وتی هیچ بانی وتم پێش پرۆگرامەکە بۆ خۆمان لە کۆنتترۆل لای هاوڕیان ماچیان بۆ بەس وتم کاکمە بەس کاری داهات وتی هیچ ئەوتی هیچ هەیە مەسەلەن لە پلانمە
باش بەڵام کە جارە جێبەجێ کەشی مەکە نەکرێت و- کاگمە بەس کە جێبەجێ نەکرێ بۆچی باسی بکەمانە هەر باسی نەکەی باشە. ئەنجا ڕاستەکەی لەم کەناڵەوە لێرەوە پاربیان پێرا بووتم ئەم ساڵ دووسێ بەرهەم بەدەستەوە و ڕیکۆردیشم کردووە بەڵام دوایاڵێن کووە کاکە باسی مەکە با بێ بە سوپایت لە پاگوێمانە بەرهەمەکان بێ بینە سەر پیشەی ڕۆژانی خۆت بەچیەوە سەرقاڵیت من ئەندازیارم بۆندی سیمەدەنیم شارستانی زۆر باشە لە شساغ بێ دازیاری لێرە تا چەند بۆتە پیشەیە کە بتوان ئەو کەسانەی تۆ و هاوڕێکانی تۆش کە ئەتوانن ئەو بڕوانامەیە بەدەست بێنن بتوانن کار لە ناوخۆی خۆمانە بکەین باەک تۆ بچینە سەر پیشەکەی خۆشی وەڵای ئێمە تا لە پۆلی پاڵین لە قوتابخانین لە پۆلی شەشوانە بەڵێ هەمووی دنیا خەیاڵات و ئینمان لە مێشکە بە هەموو قوتی خۆمانەوە سعیەکەین چوزانم شەو و ڕۆژە خێنە سەریەک تا ئەوەی دەرەجەیەکی باش بێنیت و لە شوێنێکی شایسەوە گیرەی بەڵام بەداخەوە تقریبان 10 ساڵێکە بێت 8 ساڵە بارودۆخی کوردستان و چوزانم حکومەت و دامەزراندنەوەن نەماوە کەم بۆتەوە ئەوەی کە هەیە هەوڵی تاکە کەسیە یان شوێنە ئەهلیەکانە لە شساغ بێ کاکەوەلی کاگمە بەس لە قسەکانیان باسی لەوە کرد کە پێمانوت هونەرمەند بۆ ناتێبی بە هونەرمەندی هونەرمەندبوون هەروە ئاسان نییە بەلایانی کەمەوەی ژەمە خۆ بێ لە ئامێرێکی میوزیکی بزانی مەرجە هونەرمەند شارەزایی هەبێ لە یەکێک لە ئامێرە میوزیکەکانە بەڕای تۆک و میوزیسیانێک هەڵبەتە ئەو پەڕی لە جوانی و لە دڵسۆزی خۆی ئەو قسەی کردووە هونەر پێش هەموو شتێک بەهرەیە باشە اینجا ئەزمون ڕۆڵێکی زۆر گرنگیە هەر بەیانی کە قسەکانی کردوتی وتی پێویستە کە بۆ نمونە من ئاوازێکی خۆمم هەبێت قسەکانی ئاماژەی بۆوا کرد کە بۆ نمونە ئەبێ ئاشنایەکی تەواوی لە هونەرا هەبێت یاخود ئەبێ ئامێریکی موزیکی بزانێت هەڵبەتە هەر دەنگبێژێک ئەوانی کە بۆ نمونە لە بواری دەنگبێژیە کارەکەن پێویستە ئامێریکی موزیکی بزانن شارەزایی لە مەقاماتە هەبێ بۆچی ئامێری موزیکی بزانێت بۆی بتوانێت لەگەڵ ئامێری موزیکیە گۆرانی بڵێت بۆی بتوانێت دەنگی خۆی کۆکات ئەمە وای لێکە کە دەنگی ڕێکخراو بێت نەک بۆ نمونە هەرەمەکی گۆرانی بڵێت چەندین گۆرانی بێژمان هەیە بۆ نمونە تیپی موزیکی با بڵین ئەبێ تیپی موزیکەکە دەنگی کۆکرێ لەسەر دەنگی گۆرانی بێژەکە هەڵبەتە ئەم گۆرانی بێژە ڕایەنانی نەکردووە ئەزمموی زۆر کەمی هەیە لە خوێندنی لە دیراسەتی دەنگ و ئامێری موزیکیە بۆیە یەک قاڵێکی هەیە یەک فۆرمێکی هەیە ناتوانێت لەوە تێپەڕێت بەڵام کە تۆ ئەزمونە کرد مەقامە هەموو مەقام با بڵین سەرجەم مەقامەکان ناسی لەگەڵەوەیە لە دەنگە ئاگار لێ بوو کە بۆ نمونە لە چی ئاستێکایە یاخود ئامێری موزیکی شارەزایی هەبوو ئەتوانی دەنگی خۆ هەڵبژێری بتانی ئاستی خۆ دیاری بکەیت ئەوەیە کە من لە بڕوایم کاکمە بەست هەنی بەهرێکی زۆر باشی هەیە بەڵام هەنگاوێکی ماوە هەنگاوەکە ئەوەیە کە بۆ نمونە بچێتە جیهانی ئامێری موزیکی و مەقام و ئەوە ئەبێ کاتی بۆ تەرخانکەوە وا بزانم کاتی ئەوەی نییە زۆر باشە ئەمانەی جۆمان لە بەرەمێکی کە بێ دوجاریش ئیتی وەرە بەرامبەرشمان لەگەڵ ماداویشە هەچکە کۆمەڵە پرسیاریکە فەرز چون لا سفر بوی لا من بوی قایا چون لا سفر بوی لا من بوی قایا آوات جوانی یاری آوات
ئامن پێباستی هەودای زولفانەی ئامن پێباستی هەودای زولفانەی بایەشی دەردم جوانێگیان تازایە دەزانیانم بایەشی دەردم جوانێگیان تازایە دەزانیانم خاڵی دەماکایە وردا ڕێزماکایە خاڵی دەماکایە وردا ڕێزماکایە ئامن شێتی تۆم جوانێیان لێم پارێزمایە شێتی تۆم جوانێیان لێم پارێزمایەکە دەنگە خۆش بێ کاکەمە دەستپەنجە ئێوەش خۆش بێ ماندوو نەبن کاگۆلی بۆ نایتە بەرهەم بەرمان ئەمڕۆ لەگەڵ لانەیە هەر چرپەرچر بتان بوو زۆر حەزەکەی بزانی باسی چیمانە کرد بەس قەت پێ ناڵێن لەگەڵ پێمان مەڵی کێشەنی دەستان خۆش بێ دەنگی تۆ شەر خۆش بێ با بڵین لەگەڵ ئەوەی کە کاگمە بەست دەنگێکی زۆر خۆشی هەیە یعنی ئێمە وەکو گوێبیست چێژی لێ ئەبینی لەگەڵ ئێوەیە کە ئێوە بە ئەکادمی وەکو میوزیک و وەکو ژەنیارێک کە بەرچەند هونەرمەندێک کەوتون گونجاندن لەگەڵ ئەمانە کە خۆی ئەڵێ من کاتێکی زۆر کەم هەیە کە بتوانم پرۆڤە لەسەر دەنگی خۆم بکەم یاخۆ هەوڵ بم بێمەوەی کە ئامێرێکی میوزیک بزانم ئێوە چۆن لەگەڵ ئەمانە ئەتوانن ئیسیجابەیەک دروست بکەن بتوانن گونجاندنێک دروست بکەن بۆی بەرهەمەکە بە باشی بکات هەڵبەتە دەستان خۆش بێ بەهێنیتان باش کاکمەز دەست خۆش بێ بۆ بەرهەمە جوانانەی کە ئەمڕۆ ئامادە کردووە کاک سەرکۆ موزیک وەکو شانۆکار وایە وەکو دەقێکی سیناریۆیەکی شانۆیی وایە وەکو بۆ نمونە فیلمێک وایە وەکو تابلۆیەک وایە ئەوەی کە دروستی ئەکات خەیاڵێکی هەیە ئەوەی کە ئەیبینێ بە خەیاڵێکی کە ئەیبینێت جا کاتێک کە کاکمە بەست بۆ نمونە ئاوازێک یاخود میلۆدیەک دیاری ئەکات دیوە میلۆدیەکەی و مەقامەکەی ئەبینێت ئێمە دیوە موزیکەکەی ئەبینین بۆیە ئێمە ئەبێ وەرگێڕانێک بۆ ئەو کەڤەرە بکەین کە کاکمە بەست بۆ نمونە ئامادەی ئەکات بۆی پێشکەشی کات ئەو گۆرانیە چەند چەسپیوە بە دڵی ئەو چەند بە ڕۆحی ئەو با بڵین چەند ئێوێ بە ئاستێکی باڵا پێشکەشی کات بیر لە جۆری مەقامەکە و بیر لە جێبەجێکردنەکەی ئەکات پێرفۆرمانسەکەی ئەکات ئێمەش دوو ئەوە نەتوان پێ بڵێم بیر لەواکەینەوە کە چۆن ئەو میلۆدیە باگراوندێکی بۆ دروستکەین بە چ شێوازێک ئەنجا ئێمە بۆ نمونە موزیسیانان ئیشی ئێمە ئەوەیە کە بۆ نمونە بتوانین باگراوندێک بۆ ئاوازانە دروستکەین بۆیە ئەم دوو لایەنە تەواوکەری یەکن چی ئاوازبێژ با بڵین دەنگبێژ چی موزیسیان ئەگەر بێت و ئاوازبێژ تەنها دەنگبێژ ئەگەر هەر خۆی بێت ڕەنگە بەتاڵیەک دروست بێت با بڵین فەراغێ دروست بێت لە باگراوندی میلۆدیەکەیە چی ئەگەر موزیسیان هەر خۆی بێت موزیک بێ ئەوە بەجیایە بەڵام ئەگەر گۆرانیەک لێبی بۆ منە جار سۆڵۆکان من لەگەڵ کاژەنیارەکە پێشکەشیەکەم ڕەنگە جوانێکی خۆی هەبێ بەڵام هەڵبەتە بەڕێی من وەکو ئەوە نییە کە دەنگبێژێک پێشکەشی کات
ئێمە لە کۆتایی توان بڵێم ئەو کەڤەرین ئەو بەرگین ئەو تابلۆین کە لە پشتی گۆرانی بێژەکەەوە ئەو بەرهەمە پێشکەشەکات زۆر قوراوە زیاتر گۆرانی بێژ دەرەکە زیاتریش بە گۆرانی بێژە وترێ هونەرمەند خۆی لە ڕاستیا میوزیسیان هونەرمەندە ئەوانی کە زیاتر قابوونەتەوە لە مۆسیقا ئەمە ڕاستەکەی جوانبینی بەڕێستە بەڵام لە کۆتاییە ئەو دوانە کارەکەن بووی بەرهەمێکی جوان پێشکەشکە بێ ئامانجەکە ئەوە بێت ڕاستێکی هونەریشە هەمووی بەگشتی ینی تۆ لە وێنەیەکی هونەرمەندێکی شێوەکاریەوە بە فڵچەکەی و بە بۆیەکەی و بە هەموو هەست و سۆزەکەی دوجار بۆ ئەوەیە کە سوڕەیەک وێنەیەک بە تۆ بەخشی هەمووی خزمەتە میوزیک وایە شانە وایە هەر ئێمەش لە کاری پێشکەشکاریە بە هەمان شێوێن ستافێکی گەورە و گران هیلاکە بێ بەڵام لە دوجارە هەر ئێمە دەرەکەی هەموو هاوڕێکانمان لە شان ساغ بێ بەڕاستی لە پشت کامێرە و کۆنتترۆل و بە بێت ئومێدەوارم کە بۆ نمونە بینەر چ بینەر بێت چ بیسەر بێت ئایدیایان بۆ ئەوە یاخود خەیاڵیان بۆ ئەوە بجوڵێتەوە هەندێک جار سێرەکەی لە شانۆگەریەکە دقێک نووسراوەتەوە ئەکتەرێک سعاتێک و 30 دقە با بڵێن 30 خولەک شانۆ ئەکات تەمسیلەکات لەگەڵ ئەوەیە یەکێک تەنها وەڵامی تەلەفۆنێک هاتەوە لە ناو سێرەکی لە ناو شانۆگەریەکە با بڵین ئاکتەکەی ڕەنگە نیو دقە بێت بەڵام ئەو نیو دقەی ئەو بەقەی سعات و نیوەکەی ئەم گرنگە ئەگەر لە کاتی خۆیان بێت لە شوێنی خۆیان بێت بۆیە ئەمانە هەمووی تەواوکەری یەکن زۆر ڕاستە دەست خۆش بە کاکمە بەست ئەمە باسی ئەومان بۆ بکەین با بزانین چۆن سەرەتا بڕیاری یا کە تۆ دەرکەوی یەکەم دەرکەوتنە لە کوێ بوو چۆن بوو وەڵی شتێکی لە پڕ و لە ناکاو بوو یعنی شتێ بوو پێشتر بیرم لێ نەکرد بۆ من خوێنکاری قۆناغی چوار بووم لە زانکۆ باشە تقریبا نیوەی دەوامیش بوو کە بەرنامەی کوردای دڵ دەستی پێکرد لە کورساتەوە ڕێرە ماوتم با بچم بەشداری بکەم باشە ئەی بەبێ ئەوەی بیر بکەمەوە ئەم بەرنمەیە چەندێکە خیانێ مانگێکە دوو مانگە خوێندنەکەم لەولاوە لە بەڵام ڕۆژ باشە هاوڕێکان و خزم و کەس و کار تا چەند پاڵپشتە بووم بۆ ئەوی کە بەشداری زۆر ینی من ئەگەر ئەو پێشوازی و سوزانم هاندانەی ئەوان نەبووە یان هاوڕێیان و کەسانی کە گویان لێگرتوم هەرو ساڵە وازمێنە و تاو زۆر باشە کوردای دڵ چی بە تۆ بەخشی کوردای دڵ زۆر شتی بە من بەخشی ئەوەی کە بە دەرەجەیەک بەلای منەوە باش بوو پێی دەرکەوتم تا ڕادێک هاتمە ناو بواری گۆرانی وتنەوە و پاڵپشتێکی باش بوو ینی هاندانێکی باش بوو بۆ من ئەو دادوەرانەی کە لە کوردای دڵا بوون بێگومان هەمویان خاوەنی ئەسمونێکی جوان بوون چ سوودێکە لەوان وەرگرت بێگومان ئەوان بەردەوام لەگەڵەوەی کە ئێوە ڕایانانتان نەکرد لەوەی کە لە پرۆگرامەکانە خۆتان ئامادەکرد بێگومان ئەوانیش هەستیان کردو کە کۆمەڵێک شت بە ئێوە ببەخشن کە بتوانن بەکاری بێنن بۆ خۆتان ڕاستیەکەی بە احترافێ بکەم لە ئەسنای بەرنمەکە سوودێکی وامان نەبینی کە بڵێن باش ئەوە بەڵام پێشوەخت ئەو بە درێژایی ئەو چەند ساڵی کە ئەو هونەرمەندانە خزمەتیان کردو ئێمە ئیسپادەمان لێ کردوون چێ ماوە سەعەدنان کەریم ماوەسا بێژن کامکار کانی خان ئەوانە ئیسفادەمان لە گۆرانەکانیان و لەو هونەرەی ئەوان کردو زۆر باشە کاکمە بەس لە کاتێکا تۆ کە بڕیارەی گۆرانیەکێک لە هونەرمەندەکان بڵیتەوە لەو کاتانەیە کاکمەوە زۆر گرنگی بە چییە بۆ نمونە ئەوێت چۆن ئەو ڕۆحێتە جوانی ئەو گۆرانی کە لە ناو خەڵکە هەیە هەر بۆ شێوازە بیهێڵێتەوە لە کاتی گۆرانی وتنەکەی خۆیان من زیاترە و گۆرانیان ناڵێمەوە کە خۆم زۆر گوێم لێگرتوون و چ میلۆدیەکەی و چ شعرەکەشی بەلامەوە کاریگەر بوو بێ زیاترەوانە وتۆتەوە زۆر باشە تا چەند هەوڵت داوە پێکمانی کۆمەڵی هونەرمەندی گەورە یەکیشان بە نمونە بێنمەوە مامۆستا مەسەری خالقی ئەو گۆرانیانەی ئەو تۆ تا چەند هەوڵت داوە خۆت بە بەرپرس بزانی کە پارێزگاری لە شاکارە جوانە بکەی گۆڕانکاری تیانەکەی وتنەوەی گۆرانی ئەو گەورە گۆرانی بێژانە ئەو گەورە هونەرمەندانە قورسە دایما حەزارت هەیە بە تایبەت مامۆستا مەسەر کە لە ژیانە ماوە تەمەند درێژ بێ ئینشەڵڵا تەمەند درێژ دایما ئەو ترسە هەیە وەکو گۆرانی بێژی تر نیە زۆربەی گۆرانەکانی لە ئاستێکی باڵا و لە پشێوازێکی زۆر زۆر ئەدایەکی زۆر جوانەوە گۆرانەکانی وتوە دایما ترسی حەقی خۆی نەیتێ زۆر باش اینجا ئێستا کاتی ئەوەیە گوێمان لە بەرنامێکی تر بێ ئەگەر ئێوە ئامادە بن فەرموون
بگری بۆیاری فرمێزدارێژی لە دوای نازدایارێ لە دوای نازدایارێ نەک ئاسمانی چاوە جوانەکەت ئەستێرەی گەشی هاوار بباری بۆ گری گوڵم بۆ دڵتەنگە ئاسمانی ئێمە هەردوو یەک ڕەنگە بۆ گری گوڵم بۆ دڵتەنگە ئاسمانی ئێمە هەردوو یەک ڕەنگە هەیلا گوڵم بۆ ماتی بۆ دڵشکاوی گیرۆ دەیداوی کەم تازەلاوی کەم تازەلاوی کێ پێتی داوە دەرچی دڵداری مەستی پەیمانەی کەم مەستە چاوی بۆ وەگری گوڵم بۆ دڵتەنگە ئاسمانی ئێمە هەردوو یەک ڕەنگە بۆ وەگری گوڵم بۆ دڵتەنگە ئاسمانی ئێمە هەردوو یەک ڕەنگە هەیلا هەیلا بشکەی ژیانە گوڵم بۆ ماتی ئەیدا بۆ دڵشکاوی گیرۆ دەیداوی هەیدا کەم تازەلاوی
کێ پێتی داوای دادەی دەرسی دڵداری مستی پەیمانی هەیدادەی کامەستە چاوی دەستان خۆش بێت ئێوە خۆش بێدایان خۆش بێت زۆر زۆر تایبەت و گۆرانیەوە تەواو ماگەشتەوە یاخوادایان خۆش دەسەکانی دڵنیام ئەو کەسانی کە گویان لە دەنگی تۆ بووە بە تامەزروی چاوەڕی بەرهەم و کاری هوەری لە تۆکەن باست لەوە کرد پێشتر وتت من دووسێ بەرهەمم ئامادە بووە کە بڵاوی کەمەوە بەڵام بڵاوم نەکردوتەوە کەی بەنیازی بڵاویکەیتەوە وەڵاهی مەگەر بڵێن بەم زوانیان لە ئایندەیە ناتوانم کاتێ دیاریکەم چی هۆکارە لەوەی کە تۆ بڵاین هۆکار زۆرە هۆکاری تایبەتی خۆم مەسەڵەن کاتم کەمترەیان تا ڕادەیەکیش لەوانێ پاڵپشتێکی وام نەبوو بێتە ئێستا زۆر باشە زۆر کات با نەبێ بۆی کەیتر کاکەوەلی تەلەفۆنی بۆ کردووە پرۆگرامێکەیە بەشدار بین بەم باسیەوە ناکەین چکە نازانین ئێمە بەیانی چیمان بەسەرێت بەڵام هەموو کەسێک ئەتوانێت بڕیار و پلانێکی خۆی هەبێت بۆ ژیانی خۆی ئەرە توێ لەسەر کاری ئەندازیارەکەت بەردەوام بیت و درێژە بەژیانە بێ ئەگەر جارجاری شەو و گۆرانێ بڵێ یاخود ئەگەر دەرفەت گونجاو ئەو بەرهەمانە و چۆ بواری جێبەجێکردنەوە و بتوانی کلیپیشی بۆ بکەیت بتوانی بێتە پێشەوە بەردەوام بی لە هونەرە ڕاستەکەی زیاتر کاتەکانی من هەر بۆ ئیش و کار و ئەوانە ئەڕوا کاتێکی کەمترم هەیە پلانم هەیە مەسەلەن بەرهەمێک دوانسیانم هەبێت و جارجار شتێک پێشکەشکەم کە شانیەوە بێ خەڵک گوێی لێ بگرێ بەڵام قەت بە تەمانیم خۆم یەکلاکەمەوە تەنیا گۆرانی بڵێم وەکو ئیشی ڕسمی و ئیتر هەموو ژیانم هەر گۆرانی بێ ناتوانم باڵانسی ڕاگری لە بینی هەرکیە باشە ئیشەڵا ئەگەر بڕیارت دیە تر بە تاواتی بچیتە ناو دنیای هونەرەوە ببی بە هونەرمەند حەزەکەی فێری چه ئالەتێکی موزیکی بی وەکو حەز زۆرم حەز لە ئالەتی عودە بەڵام کاتێکی زۆری ئەویش هیچ هەوڵە بۆ نایە بۆی خۆتی بۆ فێرکەی ماوەیەکی کەم هەوڵم ما بەڵام کێشەکەی ئەم کاردەوام نەبوو کێشەکەی ئەم کاتە دەستە خۆش بێت بە هیوای ئەوەی کە ئێمە زۆر حەزەکەین زۆر لەگەڵ لانەشا پرسیارەکەین کە تۆ بەردەوام بێت لە بەروی دەنگێکی زۆر زۆر خۆشتەیە و بشتوانی ئەگەر ئەو بەرهەمانەشە چووە ئەوەی کە ناو خەڵکەوە و کارچەنە خۆت کۆمەڵە گۆرانی جوانە دووتوەتەوە ئەو بەرهەمانەش بە شێوەیەک جێ بکاتەوە کە تۆ هان با کە بەردەوام بی لە هونەرە زۆر سپاس دەستت خۆش جارێکتر من سپاسی کورساتەکەم کە هەموو جارێک گرنگی بە منێن زۆر جارەڵم بە بۆنەی کورساتەوە خۆم بیرەکەوێتەوە تۆزم خۆشم گرنگی بە خۆم و بە گۆرانی وتن بم کورسات ماڵی توێ ماڵی هەمووانەیە کە بەهرەیان هەیە هەمیشە ماڵتان ئاوادان بێ زۆر ساڵ وابزان بەرهەمێکی ترە ماڵ پێشکەشمانەوە نیە خۆشحاڵە بین ئەگەر دوا بەرهەممان پێشکەش پێی لەگەڵ ئەم برادرانەیە ماندوو نەبن ئێوەش فەرم
بەهار و کوردەواری خەمڕێنە کە ژوولا پاڵم وڵای دڵڕفێنە بە سروا گوڵ هەموو خاڵیوانڕۆ بەهاری من هەتۆی بەهاری ئێمە دێ و خونچا دەخەمڕێ بەرەو دەشت و چیا گشتی دەڕەنگێ لەگەڵ یاری بەتاسەی دوورە زێدە دەچینە سەیری نواڵە مێرگ و وەکو کوێستانی تەمگرتووی وڵاتە بە شەوگاری خەماندا ماوڵاتە بەڵام نووری ومێدم هەر لە دڵدا هەتا هەم چاوەڕوانی ڕۆژەڵات بەڵام نووری ومێدم هەر لە دڵدا هەتا هەم چاوەڕوانی ڕۆژەڵات دیسان دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەنگە تایبەتی تۆش کاتەمە بەزگیان سپاس بۆی کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێک نوێ لامان ئامادە بووی بەڕاستی پرۆگرامەکەمانە بوو بەرهەمە جوانانە جوانتر کرد دووبارە بەخێر بێی سەر چاوان زۆر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت زۆر زۆر خۆشحاڵ بووین